مادرنترین دوشکن سپرینگی جی اسفنجی ریسایکلین و دهان جورندن لحولیرتن درست کرن. زیادتری 5 گنجین کار دنوا اوی کارگه ده روزانه زیادتری 100 دوشکن قباره جده درست دکن. چوانیا درزبونا دوشکن سپرینگی دی میدین کردستانا رو داوی دا ببینن. د سالا 2012 ده لنافچه پیشسازیا بنسلاوه لحولیره کارگاه هیوانا یا دروست کرنا دوشکن سپرینگی لسر روبر 3500 مترین دوجا هات آوا کرن. یکم جار بر همین اوی کارگه بناوه بای همین دهاتن درست کرن لبلینها بناوه هیوانا و کبراندکی کردین دوشکان یعنی به کارگه دناوا بازار کردستان و عراق دا تیم فروتن. حسکرین کارگین من خمالی کردستان صنعتکارن هجا بینرین میدین کردستان ایجار عمل باجار حولیر نول نافچه پیشسازی یا بنسلاوه اوی داره یک کارگین هری گرنگ ده کردستان ده کارگاه هیوانه کد ناوا اوی کارگه ده زیادتری 5 گنجن مین کردستان وین حولیره روزانه نزیکی 100 دوشکن اوها ین زیده کوالیتی اتناوا اوی کارگه ده درست دکن. افجا بینرین مین میدین کردستان صد کارن هجا الگلمه بن دوی برنامه ما یا میدین کردستان دا امی نشانی هوا بدن اف گنجن مین جیر چوا دوشکن سپرینگی لحولیر درست دکن. لبش برمانینه زیادتری 7 قناغن درست کرنه 30 گنج دناوا بش برمانینه دا بکار آنینا 11 آمیر مدرن و روبوتیک ادوی بواری دا دکارن دوشکن سپرینگی به دهان جورن جده جدوازده قبارن درست بکن. ئێمە وەکو کارگە هیڤانە لە ساڵی 2012 دەستمان بە دروستکردنی ئەم بینایە کردووە لەسەر ڕووبەری 4300 متر لە ناوچەی پیشەسازی بنەسلاوە. ئێمە لە 2020ەوە دەستمان کرد بە دروستکردنی دۆشەکی سپرینگ بە هەموو جۆرەکانیەوە و ئێمە تەکنۆلۆژیای نوێ و ئامێری نوێمان هێناوە بۆ ئێرە و هەموو کارمەندەکانی ئێرە گەنجی هەولێرن هەمووی بە خۆشحاڵیەوە لەسەر ستافێکی زۆر پرۆفشناڵ و جوانی لێ دەرچووە. ئێمە سێ لقمان هەیە لێرە لقێکمان لە بازارە بەشی فرۆشتنە لقێکشمان لە ناوچەی پیشەسازی باشوورە وەکو بڕینی ئیسفەنج بۆ دۆشەکی معمەلی قەنەفەکان ئیش دەکەین بە هەموو کارمەندەکانمانەوە تقریبان نزیکەی 50 کارمەندمان هەیە و ئێمە لێرە زۆر خۆشحاڵین کە ئەو گەنجانەی لێرن ئیشێک شتێکان لە ئێمە دەستکەوتووە زۆر لەوە کەیفخۆشترین کە قازانجێک بکەین لەو ئیشەیدا ئێمە قازانجەکەمان لەوە دەبینەوە کە گەنجی ئێرە هەلی کاری بۆ بڕخسێت لەلای ئێمە وا خۆم لە منداڵیەوە تقریبا نزیکەی 22 ساڵ 23 ساڵە لەناو ئەو ئیشەم و خۆشەویستی ئەو ئیشە وای لێم کردووە کە ئەم ئیشە پەرە پێ بدەم و بهێنمام ئاستەی ئێرە و ئێمە لێرە بە نزیکەی 60 بۆ 100 دۆشەکی کوالێتی بەرز بە هەموو جۆرەکانیەوە دروست دەکەین لەم کارگەیە و لێرە ئێمە بڵاوی دەکەینەوە بە ناوخۆی کوردستان و عێراقیش بە سەر بریکارنامەکانماندا. اف
بشه برین و آماده کرنا اسفنج دناوا دوشکان ده. اف بلوکین اسفنجی جکارگاه کا باجار دو که خاتینه برم آنین. هر یک جوانه 108 سانتی متر به 2 متران به بلندهی وان جی 1 متره. برای وان آمیرا همو بلوکین اسفنجی دبرن لدوف پلانا بشه برمانینه. هر وها او پارچه این پیدویش بودرز بونا دوشکان. روزانه اف بشه 11 بلوکن اوها ین اسفنجی به 8 جوران دبرن جبو بشه برمانینه. اما لکارگه حیوانه با دروست کردنی دوشکی سیستم لیرانه چندین زور دوشک مانه مثلا بونیل مانه پاکت مانه لگر اسفند بزور و قواره جواز لیرانه زیاتر 20 کارمند مانه کارمندکانی خو مانن لگر چندین آمری پیشکوتو که او کارمندانه همو مشغول راهنان پیکره و لسر آمریکان انتازی اما برهمی اما يعني او 20 كارمندا يباشي انتازن باشي برامينان او عامرانه ما همو مشغولانه لسر كراوا كارمندا كان مشغول لسر كردو انتاز برهمي روزانه من برهميان روزانه من تقريبا اگر دوشجي قباره بسوق دروس كاين زياد ل 100 دوشك دتوين دروس كاين روزانه اگر دوشگي قواري گوره دروس كاين اوانه توانين نزدیکی 60 دوشک درست کردن دوشکی زور یعنی او باش بینارین برنامه میدین کردستان اف آمیره هنه اول پشمن آنکو آمیل درست کرنا هیکل سپرینگی دوشکانه دو جورن سپرینگا دی جهان دهنه سپرینگین بونل اون نوا پاتای کی تینا درست کردن و سپرینگین پوکت آنکو افجی سپرینگین بونلا اف آمیره هنه فول اتوماتیک روبوتیکه دکاره هیکل اوها بدمه که کرد درست بکه و بچنه بشه برهمانینه بشه برهمانیش دخن نوا دوشکان دا و دوشکن سپرینگی او هاتن درست کردن آمیرن او ها دنوا اوی کارگاه ما کردی دا که آمیره که هری پیشکفتیه 6 هیده اگر زحمت نبید اوی در گیب مبکی 6 هیده آنکو 6 سپرینگا بحفرا درست دیگه و دوشینه بشه لگدانه جی که چند ریز دوین تو خواهی بکرده دا بون منانه اوه 18 ریز پانیه و بدری جای جی 19 ریزن هر ریزه که جیدا حتی ام دکاریم بجیم 20-25 سپرینکل دیف خواستا کارگه و جوری سپرینکل دکاریم بخند ناف دا و اف آمیره هنه پیشکفتی جی و بوته هیکل هاوسا دمک کرده درست بکن جبو درزبونا سپرنگان تلن آسنی جا آلیه کی وردگره هر وها بو گریدان وان دو تلندن لآلیه کی دن وردگره هر بدنه که اف آمیره درست بکه لدوف خواستا بکران و بشه برمانین درست دکه بدریجی و بپانی سپرنگان ددانه جم هفدو هر وها سر و جیریا بدن و سپرنگان به هفدو و گرده ده جوان جورا بدن سپرنگاره دبیجن وانل سپرنگ او آمیره دکاره روزانه هیا 8 بدن سپرنگان درست بکه آنکو جبو هر بدنه کی 6 تا 7 خولکان ده آماده دکه و هر دو شککان قباره 108 به 200 سانتی متر 418 سپرنگان بکارتینه
قۆناغەکانی دروستکردنی دۆشەکی سیسەم یەکەم جا مەسەن لێرانە کارمەندەکان لە بەشی بڕین ئیسفەنجەکان نەبڕن ئیسفەنجەکان حاضر دەکەن بۆ قەبارەکان بۆ کەنار و بۆ سەر و بۆ بنیوانە لەولا بەشی تەتریزمانەیە لە کەنارەکان نووسین لەسەرەکەن لێرانە بەشی دروستکردنی سپرینگمانەیە مەچینەکان ئۆتۆماتیکن ینی کوالەتیان زۆر باشە زۆر بەرزە ئۆتۆماتیکە سپینکانمان بە دروستەکەن ئەلێرانە کاپیتۆنمانەیە قوماشەکان قوماشی سەر و بنی کەناری هەم ئەسبانباد و پۆلیستەر و قوماشەکە پێک وە دەدورێت و بە قابار بە چ قیاسێک بماندێ دەیبڕێت هەم لە بۆ کەنار هەم لە بۆ سەر و لە بۆ بنی ئەلێرە ئەو کارمەندانی ێرەمان دۆشەکان دێن ئەو ئیسفەنجەکان لێک دەدەن هەیکەلەکەی دروست دەکەن ئەو لەگەر لیبادی لێ دەدەن دێتە قۆناغێرانە لێرانش قوماشی لێ دەدەن کارمەندەکان لێرە قوماش دەدەن ئینجاکە لێرانە لەو بەشێرانە بەشی دوورمانە لێرانش مەچینەکەمان ئۆتۆماتیکە کارمەندەکان دەیدورن دوای دەستە قۆناغی بەرەکردن لالۆ نەکرێتن کە بسەکرێ دەیگوازینەوە بۆ کۆگای کارگە. لە ئالیەکێدن بەدەنên دووشەکên yek kesî du amîr ku karê destî jê re dixwazin tên drustkirin. Amîrek springan drust dike û rojane heya 2000 springan amade dike û amîrekê din montaj dike û dike bedenê dûşekan. Ev beşe dikare di rojekê de 110 bedenan amade bike. بینرین برنامه بینرین میدین کردستان متریس آنکو دوشک وکو اتومبیلان بدهم پارچه هنه و هر پارچه یکی درکت درست کردن نه اف بشه نقشدانانه و بشه تطریزه اپریا پیچ لاینن بیس هیدی آنکو دکارن دیگ دم دا 100 پارچه هم به هفرا نقش بکن اتناوا اوی کارگه هیدا نها عمل سر نقشه کی کاردیکین کجوی دوشکی راد بجنه گولد ماترس آنکو دوشکا زری ابناوه هیوان ابناوه براند خواه آنکو براند مه کردیه اش با هر هیده که جوان 4 بکره او کارتینن بکرین رنگین آنکو مینا بکره سور بکره زر هر روزا یه گولد بکره قوایی و بکره سپی آنکو اف دزین هنه اللي سر هر هیده که جوانا تیپ کار اینان و دوف دا اف ماکینه هنه دست پیدکه اوها نقشن اوها دروست دیگه اف جا اف آلین دوشکیه آنکو کنارن دوشکیه اف جا هر نقشک تبوید هر ناوک تبوید هر رسمک تهبید و ایناک بیتن هر چه بیتن اف مکینن هنه الدوف اوین نقشه کار لسر دیگه هندکی شوان دخل کان ده هندکی شوان هیا دم جمیره که اف مکینن هنه مشغولیت بن تمام دمه ده هر لاین که جوان دکاره نقش و جوره که کنار یان هر نقشه که او بخوازن سر دوشه که درست بکن دکاره درست بکن اف آمیر مازن و مدرن و فال اتوماتیکه به هزارها الدوف خواسته لسر جیری و لاین دوشکان درست دیگه بندوک آنکو داو قماش و پولستر تایبت به دوشکان و وکم ماده خام دخند ناوا وی آمیره ده دو کس سرپرشتی و چافدیریا آمیره دیگن به صدان جورن قماشی و نقشه تایبت پیشکفتنات ناوا دوشکان ده اف آمیره سر و جیری و لاین دوشکان درست دیگه لە 2012ەوە لە کارگە و کۆمپانیای هێڤانە کار دەکەم لەخوا بەزیابێت لە ئیشەکەم زۆر مرتاحم لەسەر جیازی کەپیتۆن کە قوماش و قوماشی سیسەم بن و بانی و چواردەوری ئەتوانم دروستی بکەم داواکاریشم لە هەموو گەنجانەی
کەوا بێکارن بە دوای کارا بگەڕێن و من لەخوا بەزێبێ زۆر مرتاحم لە ئیشەکەم و دو تیمên sê kesî di nava beşê beremînê de dest bi montajkirina perçeyên duşekan dikin. Perçeyên îsfencî yên hatîne birîn li ser bedenê û layên springan didanin. Bedenê duşekan yê qonaxa yekem durist dike. Qumaşê ji bo ser û jêriya duşekan hatiye amadekirin li ser didanin. بله بینرین برنامه میدین کردستان پشتی همو هیکل دوشکت بداویت ایتن به اسفنجی و سپرینگی لحفدو دادن نها دست به گریدان دوشکی یا بری داویت ایتکرن آنکو بری درینه سر دوشکی و بین دوشکی هر روزا او تپرر سر آنکو او بالیفکال سر دوشکی دادن بله توی کارگاه دا ما تبینا تشتکی گله کی جوان کر اوجی بکار اینانا اسفنجی ریسایکلینه لدهو که لکارگه ده اف اسفنجه هنها لسر دبینن اسفنجن هری کوالیتی برزه جبویه که کوته ریسایکلن و تی کبس کرن و دناوا اوی کارگه ده بکارتینن جبو دوشکن گرامبا انکوین باش نها دو کارمند gelmenin. Şu an kak Bilalek jikak Muhammed. Ev şule gridanu bestına seru jirin harusa evi tapar anko evi balifkal serduşe gedigen. Kak Bilal tutkari dest peki. Bisukutine yekem car ev jiriya duşeke. Ev hal serdiden. Ev sukutine henüz çespek anko sukutine ka taybete duvda ve jiriya ve be danin o paşan ve seri ve bedanin. Bevereke. دوستافن اوها الناف اوی کارگه دا کار دکن روزانه این کارن چند تا چکن کاک محمد چند دوشک یعنی دکارن نزدیکی 100 دوشکن اوها او سر و جیرین و حاضر کن و بشینه بشه درینه من نام شیخوما خلکی عفرینا زیتون او لوانه 2 سال هرا کار که من اشتکن امیشم خیاطم اتوماتیک ماکینه درمان دکن دوشک او طبعا کنار قفا دکن او زور کف خشن يعني الهرا من اشتكن وحزما لي انه گنجی ما و دارن اروپای چه روج آوا به روج حالات به کردستانه به يعني خوب پیش خینن بیتم عملك خوب ببینه ایش که يعني اما دبين حموتش پیش کافه مالبات پیش کافه بخوالات پیش کافه جانا خو پیش کافه ملل نامینه فراغ نامینه او تشتانا دیسان کارمندن بشه منتاجی بالیف کال سر دوشکی آنکو جرا دبیجن تاپر لسر دوشکی ددانن همو پرچه لوی بشی برای سکوتینه که تایبت به دوشکی و بکارتینن اف دبه بشی داوی درینا دوشکان اوها دوشکان دناوا و کارگهه ده دروز دکن هیا هر دوشکک آماده ببه الوی بشی کارگهه دبه اف گنجن هنه به تو شاشیک هیا 6 خولکان دا دوشکی که بداوی بینن بدهان جور و مدل هر وان کوالتین جدا بکار آنینا مادین جدا دناوا دوشکان دا الدوف خواستا بکران و بشه فروتنه بشه برم آنینه آماده دیگه
ئێمە وەکو ستافی کارگەی ئێڤانە بەشی فرۆشتن و بەشی کڕین ڕۆژانە عەسەب تەڵەبیەی مشتری ساڵان تەڵەبیەی مشتری سێ هەبیتن عەسەب تەڵەبیات وەردەگرین ڕۆژانە چی تەڵەبیاتەوی مشتری کە لێ وەردەگرین ڕۆژانە میسال تەڵەبێ لە 100 هەتا 150 دۆشەکمانەیە لەسەر کوالێتی مشتری ئیش دەکەین ئەمە ئێستا کە ڕۆژانە مشتری چ تەڵەبیاتە چەبی تەڵەبیاتشمان هەیە لە خوار و ناوەڕاستی عێراق ڕۆژانە تەڵەبیاتمان لەوێن دەرهەیە 100 هەتا 150 دۆشەک ناوخۆی هەولێر و دەوروبەر و ساڵن دۆک زاخ و سلێمانی تەڵەبیەمانەیە وەکو بەشی ستافشمانێ بەشی مواد کڕین لە دەرەوە وەکو تورکیا وڵاتەکانی تر میساڵەن لۆ نمونە ئێستا چەند ڕۆژ پێش ئێستا قماشمان بۆ هاتووە قماشی کارەبایی کە ئینسان کارەبای لە جسمیە بەتاری دەکات قماشی بۆندارمان لۆ هاتووە موادی کە وەکو فتیل و سپرینگ و موادیت کە ڕۆژانە ستافمان تاقیب دەکات میساڵەن لۆ ناو کارگە پێویستمان بە هەر موادێک بی موادی باش داخلی کۆمپانیای داخلی شەریکەی دەکەین. مینەتەڤایان کارگەیان لە هەولێرێ خودیە کارگەهێ پلانەکە باش بۆ ژمازنکردنا کارگا خۆ هەیە لێبەلێ ji حکوومەتە کوردستانە را دixwaze girîngiyeke zêdetir bê kertê pîşesaziyê bide her wiha pirsgirêkên kargeha wan binêre. ئێمە داواکاریمان لە حکوومەتەوەیە کە ڕێگەوبان و کارەبا و ئەومان بۆ دابین بکات بۆ هەموو کارگەکانی کوردستان و لێرە ئێمە پێمان خۆشە هەموو گەنجی کوردستان پەرە بە وڵاتی خۆمان بدەن نەوە سەفەر بکەن و بچنە هاندەران لەوێش هەر دەبێ ئیشکەن لەوێ فەرشی سوور بۆ کەس ڕانەکراوە لەوێش هەر دەبێ ئیشکەن و بگرە زۆر لێرە زیاتر ماندووتر دەبن ئێمە لێرە ڕێزیان دەگرین حورمەتیان دەگرین قەدریان هەیە پێمان خۆشە گەنجی خۆمان لای خۆمان خزمەتی وڵاتی خۆمان بکەنەوە بچنە دەرەوەی وڵات. Ev dibe meztirîn kargeha drûstkirina dûşekan li Hewlêrê ku kariya di 10 salên derbas bûyî de rêjeyeke baş ji bazarê dûşekan û taybetiyên ekonomî bi dest bixe. Her wiha ev kargehe dixwaze rikabariya berhemên Tirkî û Îranî di vî buwarî de bike.